سڵاوتان لێبێت. لەو کاتەی تانکەرەکان کەوتنە ڕێ بۆ گەیاندنی غاز بە وێزگەکانی بەرەمەنانی کارەبا ئاشکرا بوو کە تا سبەینێ شار و گوند لە هەرێمی کوردستان لە 3 ڕۆژی تاریکی و بێشەحنی ڕزگاریان دەبێ. ئانی ئەمڕۆ سەرچاوێکی تایبەت لە کێڵگەی کۆرمۆر بە 1964 وت کە بەرەمێنانەوەی غاز لە کێڵگەی کۆرمۆر دەستی پێکردوێتەوە و جموجۆڵ لە ناو کێڵگەکە بەرەو ئاسایی بوونەوە دەچێت. هەردوای ئەوە وەزارەتی کارەبا وتی 24 کاتژمێریان ماوە تا دۆخی کارەبا بە تەواوی ئاسایی ببێتەوە. لێدان لە کێڵگەی کۆرمۆر ئاسان لەسەر هاوڵاتیان نێرێمی کوردستان تێنەپەڕی، ماڵ و بازارەکان بێکارەبا بوون، واچرا و فانۆس فریای زۆرێک لە ماڵەکان کەوت و دەریشکەوت. هەڵوەشانەوەی ڕێکەوتنی مۆریدالەکان بۆ کار بوو بۆ ئەوەی ژمارەیەکی زۆر لە قەزا و ناحیەکان ئەم ڕۆژانە بە بێکارەبایی بمێننەوە. بەشێک لە خانەنشینان لە بانکی شارەزور پێیان وتراوە کە فۆرمی هەژماری من پڕ نەکەنەوە، موچەکانتان ڕادەگیرێ. لە قەزاکە ژمارەی و خانەنشینانەی فۆرمەکەیان پڕ نەکردوێتەوە 139 کەسن. عەبدوڵڵا عەلی خانەنشین بە 964 وت هاتووم ئەمڕۆ موچەکەم وەربگرم، دەڵێن ناتوانی تاوەکو فۆرمی هەژماری من پڕ نەکەیتەوە. ناویشم لەسەر لیستی ئەو خانەنشینانە نووسراوە کە موچەکانیان ڕاگیراوە. لەبارەی ڕێکاری بانکەکە ئەمیرلەتی بەڕێوەبەری بانکی شارەزور بە 964 وت ناوی ئەو خانەنشینانەمان هەڵواسیوە کە فۆرمی هەژماری مریان پڕ نەکردوێتەوە. ئاگادارمان کردوونەتەوە کە بێن فۆرمەکەیان پڕ بکەنەوە بۆ ئەوەی لە دوای سەری ساڵەوە موچەکەیان ڕانەگیرێت. ئەو بەڕێوەبەرە لەبارەی دابەشکردنی موچەی مانگی نۆوتی ئەمڕۆ لە دوای کاتژمێرێکی نیوەڕۆ دەستیان پێ کردووە. ئەو کەسانەی فۆرمەکەشیان پڕ نەکردوێتەوە موچەیان ڕانەگیراوە و دەتوانن ئەمڕۆ و سبەی موچەکانیان وەربگرن. لە ژێر یەکتربڕی ئارام لە سلێمانی کامێرای تۆمارکردنی خێرایی ئۆتۆمبیل دانراو و لە دوو شوێنی دیکەش دادەنرێت. باشترە شۆفێران ئاگادار بن. عەقید شەعریە عەلی لێپرسراوی بەشی کامێراکان لە هاتوچۆی سلێمانی بە 964 وت کامێرایەکی تۆمارکردنی خێرایی لە ژێر یەکتربڕی ئارام دانراوە بۆ ماوەی 2 هەفتە وەک تێست کار دەکات. بڕیارەکە بەو جۆرەیە پێش ئەوەی سەرپێچی تۆمار بکات لە پەیجی فەرمی هاتوچۆی سلێمانی و ڕادیۆی هاتوچۆ ئاگاداری هاوڵاتیان بکەنەوە. لێپرسراوی بەشی کامێراکان لە هاتوچۆی سلێمانی ئاشکرای کرد لە دوو شوێنی دیکە بەنیازن کامێرای تۆمارکردنی خێرایی دابنێن. کارێکە لە شەقامی بازنەیی مەلیک مەحموود و خوار نەخۆشخانەی شار و شەقامی هەواری شار لە ئاستی یەکتربڕی والی. تۆڕی 964 چیرۆکی ڕاستپێرهەندرێن گەنجێکی تەمەن 27 ساڵانی قەزای کۆیەتان بۆ دەگەڕێتەوە. کاتەمەنی تەنیا 3 مانگ بووە کاتێک بەهۆی نەخۆشی زەردوویی تووشی تالاسیمیا بووە. ئێستاش لەگەڵ ئەوەی مانگانە پێویستی بەخوێنە، بەڵام لە شوشتنگەیەکی کۆیە کار دەکات و یارمەتی خێزانەکەشی دەدات. ڕاستپێرهەندرێن بۆ 964 قسەی کردووتی نامەوێت نەخۆشیەکەم وام لێ بکات لە کۆمەلگا داببڕێم و دەمەوێت وەک هەر کەسێکی ئاسایی ژیان بکەم. لەگەڵ ئەوەی باوکم پێی وتم کە نایەوێ ماندوو بێت و کار بکەیت و خۆم خەرجی دابین دەکەم، بەڵام من نەمیستووە کەسێکی تەمەڵ بم و ئێستا کار دەکەم و تەنانەت هاوکاری باوکشم دەکەم. لەگەڵ ئەوەی نەخۆشیەکەی ڕاستپێر پێویستی بەوەیە ماندوو نەبێت و زۆر پشوو بدەیت، بەڵام بەیانیان کاتژمێر 8 دەچێتە شوێنی کارەکەی کە شوشتنگەی ئۆتۆمبیلە و تا کاتژمێر 12 کار دەکات. پاشان کاتژمێرێک دەگەڕێەوە سەر کارەکەم و تا خۆر ئاوابوون. ڕاستپێر مانگی جارێک پێویستی بەوەیە خوێن وەرگێت و هەموو جارێکیش بە هەماهەنگی و پشتیوانی هاوسەرەکەی بەیانیە کاتژمێر 8 تا نزیک کاتژمێر 12 نیوەڕۆ لەسەر تەختی قەرەوێڵەیەکی نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید پاڵ دەداتەوە و بتڵێ خوێن وەردەگرێت و تەنیا ئەوەندەش پشوو دەدات و لە کارەکەی دادەبڕێت. دوای نیوەڕۆ دەچێتەوە سەرکار. ئامۆژگاری هەموو کەسێکیش دەکات کە هیچ بربەستێک لە بەردەمیان نایانوەستێنێت و هەمیشە بەهێز بن، بە تایبەت ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە. شاد